هزار یارم بێ هەر تۆ یارمی هزار یارم بێ دەی هەر تۆ یارمی هەر تۆ کاکە موسا گوڵانی کاکە هادی باوانی گوڵ شایان ماچەکەین زۆر سپاس بۆ کاکە ئاکۆش فلیمبەرداریەکە شایان ماچەکەن فەرموو مامۆستا
ساوم لمالداياتا شور ساوم لمالداياتا هر جملة صوزي لا يناياتا هر جملة صوزي لا يناياتا ومنذكر يا بايا أنكر قيار وقال ومنذكر يا بايا أي مروسة جوان جاني أنكر قيار وقال شكرا بكار يا خالقي يا قردون شكرا بكار يا خالقي يا قردون دنياي تاريك لمن كرد وارون يا ربون بليلة من بومبا مزنون ميلك ما كبدا توببون وانا بون ميلك ما كبدا هاي مروسة جوان جانو ببونو وانا بون قسمنا داقرها لقوا شي هاي ظلمة هزار يا رمي هرتو يا رمي هزار يا رمي داي هرتو يا رمي هرتو نوض لكي هول زارمي هرتو نوض لكي داي هول زارمي شرطة بيستي ضل بكم باكالا حوصل دريا وخاله حوصل دريا لا شينا وخاله
بشواما مني شوكوتو زرقم بيراما تا كيداني شني روش بكني آوا كرشتا دمري خوابه واساوا من شاوم بوس يا أصيل برجاني شاويتو وخوش بيتو دنيا بيديني ورا نازنين ياري وفادر ورا نازنين ياري وفادر ميلي أما يصال شاتنا لفر ميلي أما يصال شاتنا يا أخوة بخير بينوا يا أخوة بخير بينوا مامۆستا محەممەدی عەزیزادە بەخێر بێتەوە کاک سەدۆژیان ئاغا ڕەحمەتجیان بەخێر بێ سەرچاوم خۆشەویستانم ئەمێ مژدەیەوەتان بەمێ من زوو پێتان دەمەڵەمەوە ڤێرژنی کۆتایی و ئاخر ئەپدەیت و ئەم شتانە بەکارێنم لە پەیجەکەیە ئەڵەم تازەترین ئەپدەیتی مامۆستا محەممەدی عەزیزادە لە سلێمانی لە گەڕیان باوەڕتانە بێ خەڵک هەمووی تامەزروی هەمووی چاوەڕێیەکەن ئەمڕۆ جارێک تر خۆشحاڵم کە پێتان ڕێبگەێنم کاک محەممەدی عەزیزادە هونەرمەندی دێرین و دەنگخۆش هونەرمەندی ئەتوانم بڵم شارەزا لە مەقامات و لە بەستە جوانەکان لە بەستە کوردەوارەکان ئەمڕۆ جارێتی لە گەڕامیدیا لەگەڵ ئاغای سدیقی ڕێحانی و مامۆستا ڕەحمانی پیرانی کە بەڕاستی سوێدەکەیان جوانتر کرد من مامۆستا ڕەحمانی پیرانی بینیوە بەڕاستی لە گرتێکی ڤیدیۆی لەگەڵ مامۆستا عومەری عەبدیا زۆر دڵخۆشم کە ئەم بینی ئەم پیاوە جوانە بە کەمانەکەیەوە بە وێڵانەکەیەوە دڵمە کرایەوە کە ئەم بینی حەزمە کرد کە جارێک لە نزیکەوە بە خزمەتی بگەم سواز بەخوا ئەمڕۆ ستۆدیۆکانمان بە هونەرمەندانی زۆر خۆشەویست ڕازاوەتەوە جارێک تر بە دیداریەوە شاد بووینەوە جامن خۆشەویستان لەبەرەوەی کە ئاغای عەزیمزادە لێرە نییە بۆیە منش سزایم کێتەوە بێرە ئەڵەم بەخوا بێ بەرنامەی بکەی ئەوە نم زەنگ بۆیان ئەن کاکەکەی ئاغای محەممەدی عەزیمزادە تۆ پێمان بڵێ ئەو منش بۆیە لە ڕاستەوخۆ هێنامەتم بۆی بیبینن کە لە سلێمانیە جاگەریەوەش حەزەکەن لەگەڵ ئەم دەنگە خۆشە و لەگەڵ ئەم گروپە جوانە شەونشینەکانتان خۆشتر بکەن ئاهەنگەکانتان کورە لە باخەکانتان لە هەر جێگایەک دڵتان بیخوازیێ بەڵام ئەم کەسانە لێەوە دوای هونەر کەوتون و دوای بژێوی ژیان کەوتونە بێ ڕێزێکی تایبەتیان لێ بگیرێ بەڕاستی شایانی ئەوەن کە لە نزیکەوە لەگەڵیان دانیشێت چکە گوێگرتن لەمانە تێر نابی بە بەرنامە ئێستا بەداخەوە بەرنامەکەی من لەگەڵ سەعاتێ بێ من لەگەڵ ئاغای عەزیمزادە دانیشم بەدە سەعاتیش تەواو نابم لەبەرەوە گەریەوە لە شەونشینەکانتان دانیشن ڕەنگە تا درنگانێ لەگەم دەنگە زوڵاڵانە ئەمە ژمارەی مۆبایلی ئاغای عەزیمزادەی لە سلێمانی هی ئاغای سدیقی ڕەحمانیشتان بۆ خوێنمەوە جا ئەگەر ویستان پەیوەندی پێوە بکەن ئیتر دوای گرەی نەکەن بڵێ جەزای ساز پێت نەوتین ئەوە ژمارەکەی 0 750 من ئەمەم پێ بوو کە 0 750 2985 ویا خۆ ژمارەی مۆبایلی 0 751 525 42 74 هەردووکیشتان لە کۆمنت بووە نووسین جارێکتر ئەگەر ئاغای سەدیق پێم بڵێتەوە 0 751 525 42 74 خۆشەویستانەوە ژمارەی ئاغای سدیقی ڕێحانیم داناوە لە ناو کۆمنتەکان هەر کەسێک ویستی وەکو ئێمە زۆر کەس تەلەفۆن بۆ کار ڕۆژانە خواکەی ئاغای عەزیمزادەوە پێمان بڵەوە ئاغای عەزیمزادە لێرە سپاس بەخوا ئاغای عەزیمزادە خاوەنی گۆرانی ئەتۆمنایە کە لێرە ئەگەر خۆشی خاوەنی نەبێت تازەوە بۆ بە دروشمی ئەو تازە بووە بە لۆگۆی ئاغای عەزیمزادە بۆ هەر جێگای بڕین من دوو ڕۆژ لەمەوبەر لە جێگایەکی حیزبی کۆبوونەوەیکی گەورە بوو بە قەولی خۆتان ئاغایەکی گەورەی سیاسەتمەدار ئیتر هەموو ژیانی پڕ بۆ لە سیاسەت و هەر مەجای گۆرایی نەماوە کەچی لەگەڵ ئەو هەموو شاوەتی بەخوا
شەو ڕۆژ کە ماندووە بمەچمەوە هەر ئەوە لە مۆبایلەکە داونلۆدم کردووە هەر سەیری ئاغای عەزمزاداکەمەوە لە ئێوە یعنی زۆر دڵی پێدەکرایەوە ئەو لێرە بۆ برا بە ڕێزانم بە مامەستا عومەری خۆشەویست ئەڵەمەوە ئاغای عەزمزادە لێرەیە و ڕێز و خۆشەویستیمانەیە بەڵێ خۆشەویستان ئەم بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکەی ئێستا لە گەڕیان FM لە رادیۆی گەڕیان لە یوتیوبی گەڕیان میدیا لە یوتیوب ئێستا لایڤ ڕوات لە پیجی رادیۆی گەڕیان لە فەیسبوک ئێستا ڕاستەوخۆ بینەرمان کۆمنتەکان نەبینم خۆشەویستیم هەیە بۆتان دوای وەڵامتان ئێمەوە و هەروە لە تەلەڤیزۆنی گەڕیان ژێستا پێشتر تەلەڤیزۆن نەبووین ئاغای عەزمزادە ئەو کاتێک کە ئێوە هاتن هەر رادیۆ بووین ئێستا تەلەڤیزۆنی لە هەموو کوردستان لەو پەڕی بادینانەوە بۆ ئەو پەڕی گەرمیان و هەورامان ئێستا هەموو ئێوە بینن یاخوا بەخێر بێن ئاغای عەزمزادە جان خۆت هیچت نییە بە خۆشەویستانی بڵێ بە بینەرەکانە ئەوانەی کە خەڵک لێرە زۆر خۆشیانەوەی هەر ئەو تا مایکەکەت پێ حەت پەیامێکت هەیە بە خۆشەویستانە پێیان بڵێ ئەوانەی تۆیان خۆشەوێ سڵاوێکیان پێ بگەێنین ئەمنیش هەر لە رادیۆ گەڕیانە سڵاوی ئەوە خۆشەویستانە ئەگەێنم تەشەکریش لە مامۆستا جەزای ساز دەکەم و کە زۆر زەحمەتی پێدەین ئێمەش گۆشەیەکی هونەرمان گرتووە و بەخۆشی ئەو کەسانەی کە بەڕاستی لە خەتی هونەرا کارەکەن و شتێک نازانین ئێمە بەڵامی دی دڵی ئەو دۆستانە بە گۆرانی و شعر و ئەوانە خۆشەکەن و ئارزوی ئێمە هەمیشە دڵخۆشی و ئەوانە هەمیشە تەقازای لەخوای گەوراکەم و لەشی ساخ و دڵی خۆشیان بێت بەندە عەزیمزادە محەممەدی عەزیمزادە خەڵکی ئێرانم شارێکی سکۆلە بە نێوی سایانقەڵایە بە کوردی بە فارسی نێوی شاندێژە لە 35 کیلۆمتری بۆکانە لەگەر ئەو مامۆستانە لە خزمەتتان مامۆستا سەدیق خەڵکی سەقزە مامۆستا ڕەحمانی پیرانیش خەڵکی ماهاواتی بەڕێزە یاخوا هەمووتان بەخێر بن ئێرەتان جوانتر کرد ئەوەی کە پێمان کرێ بۆ خزمەت هونەر مامۆستا عەزمزادە خۆی کاڵە شتێکەزانم و ئەمە گەشتێکی کەمیش بزانێ بەڵام دانسقەکانی هەڵبژاردو ئەم هونەرێکی جوان پێشکەشەکە زۆر کەسەیە بەداخەوە هونەرمەندە بەڵام ئیتر خۆ هونەرەکە بۆ شێوەی بەکار نایێنێ جا ئەچینە لای گۆرانیەکتر زۆر حەزەکەمان ڕۆژێمان لە گۆرانی خۆشەکانی ئاغای عەزمزادە بێت زۆر سپاس دەکەم هەست گۆرانیەکمان پێشکەشکەی ئێمە خۆشحاڵە بێت بمرم دایم بی خلاصی خودو خود دایانا ناسی نکم دایا کم نازی آیات بوم باشیز کی حیاسی نکم دایا کم نازی آیات بوم باشیز کی حیاسی نازانیم من بوشیوام شاکی دای کم بدوام لاگر دوستانم بهایم هر دش بیتا و ختم لاگر دوستانم بهایم هر دش بیتا و ختم هرکس باید چاک دازانی دیکا مایا دوستی جانی هرکس باید چاک دازانی دیکا مایا دوستی جانی اول پی پیاو دبیایی وگ آورین یوکوانی اول پی پیاو دبیایی وگ آورین یوکوانی نازانم من بوشی وایم چاکی دایکم بدوام لاگر دوستانم بهایم هر دش بیتا و ختم لاگر دوستانم بهایم هر دش بیتا
من ساخت من عبزم سواری آیاسپینا حزیم ناتوانم دیده بزم سواری آیاسپینا حزیم ناتوانم دیده بزم نازانم من بوشیوام چاکی دایکم بدوام لگر دوستایم بهایم هر دش بیتا وقتم لگر دوستایم بهایم هر دش بیتا وقتم جوانی دایا داستن در چویا پیری بایارا پیری مات عمرم گیوات آخر با دقیقه و با ساعت خزمان ملایم دانشتیم نایان هیچ کس بروات تاکی چاولا بگا بیم کبلنا نازانم من بوشیوام چاکی دایکم بدوام لگر دوستانم بهایم هر دش بیتا وقتم لگر دوستانم بهایم هر دش بیتا یا خوا دەمە خۆش بێت دەستان خۆش بێ کاک سرجیان دەست خۆش بێ خوا خۆشەویستانم بەداخەوە ئێمە لە کاتێکە کە ئێستا ئەم بەرنامەی پێشکەشەکەین دڵمان زۆر تەنگە چکە چەند ڕۆژێکە چەند کێشە و مەشاکری زۆر گەورە هەیەەوە چەند شەیدێکمان ناوە لەسەر ئەوەی کە خۆتە ناگادارن ئەو گەڕانی کە دایمە بە کوردستان نەکرێ بەڵام ئێمە پێمان وایە هونەر نابێ بوەستێ لە کاتی جەنگ نابێ لە کاتی شەڕا بێ لە کاتی هەموو ناخۆشیەکان نابێ ئێستا کوردستان بەداخەوە ئەوسا ئەم خۆشەویستانە هاتن ئاوادادتر بوو پارە زۆرتر بوو موچە هەبوو دنیا خۆش بوو و هەم ئەم کوردستانە بوو بە شوێنێکی خۆش بۆ کوردانی ڕۆژاوە و ڕۆژهەڵات و هەمومان چکە خاچی هەمومانە هیچ کەس نییە بەڵام بەداخەوە ئێستا ئەم ڕۆژگارانە زۆر ناخۆشوە ئێمە ڕەنگە پێتان سیر بێ بڵێن بۆچی ئەوە ناوەستن بەنامەکە ئێمە پێمان وایە بە پێچوانەوە لە ئێستا ئێوە پێویستان بێمە زیاترە ئێوە هەموو دڵتان تەنگ ئەمانەیە دڵتان خۆشکەن ئەمانەیە بە گۆرانیەکانمان بەردەوام بین ئێمە لە خزمەتان نابین بەرنمەکانمان هەمیشە بەردەوامە و هەرچیەک ڕوویا بێت لە هەموو بارودۆخە ناخۆشەکان ئێمە لەگەڵتان نبووین بەڵە خۆشەویستانمە بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکەین ئاغای محەممەد عەزیمزادە جارێکتر کە ئەستودەکانی مەی ئاوادان کردوێتەوە بەڕاستی هەموو جارەکێت زۆر سوپاسیاگەم کە ئێمە بەسەر دەکاتەوە یادگارێک تۆمارەکەین ئێمە لێتان ناشارمەوە ماوەیە کۆستی هونەرمەندی گەورەی نەتەوەکەمان مامشکوری خەیات زۆر ئەسیری تێکردین کە ئەو چەند جارێک لەم ستۆدیۆیە خزمەتی ئێمەی کردووە خزمەتی هونەری نێتەوەکەمانی کردووە ڕۆحی شاد بێت هەموو کاتەمانەیە ئێمە ئەرشیفانە تۆمار بکەین بۆیە هونەری کوردی لە فەوتان ڕزگار بکەین سبێنی مژدەوەتان ئێمە کە هونەرمەندێکی خۆشەویست لە شاری مهاباتەوە ڕەنگە ئاغای ڕەحمان ئەوە نێوان نزانی وەستا حەسەنی سەقزی لێرا بێ لەگەڵ کاگازادی خەرەداغی خۆشەویست کەوش ڕاستە نازاوی ئازاد خەرەداغی و خەڵکی باشوورە بەڵام خەڵکی مەهابات بەی خۆیان نێزان کاگازاد خەرەداغی ئەوانەی خزمەتی هونەری مابلێ و خزمەتی مەهابات کردووە تازە بووە بە بەشێک لە هونەری ڕۆژهەڵات دوایە مامۆستا سبەینی وەستا حەسەنی سەقزی لێرە کاژمێر دوو بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکەین لەگەڵ کاگازاد خەرەداغی و چەند هونەرمەندێکی خۆشەویستی تر مامۆستا جانگۆرانی تر دو ئامادە کردوین بەڵام زۆر باشە دەستان خۆش بێن
ئای چی بکەم فڵانەی دەمێ کەس نەوەڵامێکی دەمێ چی بکەم فڵانەی دەمێ کەس نێوڵامێکی دەمێ سەبر و هۆشی لێ بڕێوێم کەوتمە ژێر پەرسەمێ سوچە لا دەچادرەکە لێ مانگ دێنە دەر لە تەمێ سوچە لا دەچادرەکە دنە مانگ دێنە دەر لە تەمێ درشی بابان شویان یودکوت وڵاتێ چی بکەم دەنگەکەم نایکە تۆ لە حەندی خۆدیگی شگرایە وەگی کاری تە کۆڵاکە بناغی مەمچی دانایە عینەن هێلکە بەڕۆکە داوە دوو ماسن لێکریا دڵ دەفڕێ وەگ چۆلەکە سبچینە سەیرانەیە کە نیازی تۆ دەدەیە شادڵی بیز و سەبرتی بێ دەشکە دەزمێژم هەیە با تەحیاتی بخێنەیە میزازە سەرمێد هەیە شویان یودکوت وڵاتێ دەرشی بابان شێوێدەنان یودکوت وڵاتێ ئایان گلە یادلێ دەکەم بۆ پێرت کردم فالک بە کۆسەیدا دێنە خوار فاتمە زڵێ خەمالک ماسی سەرکوڵمی خۆشە شەقەی بڕوا حەوگاڕێ سفيه ضلعي كاغزي زال ركاني توشي بوم بوزن بيدان عرزي شنجوان ضلر فينا عند موسر وترزي او اشكاري خدايا دناصور شوخ وبالا برزي
شوحة وقرض قرم هاري وكونوت شعرانم ديش شوحة وقرض قرم هاري وكونوت ببرد رشان دارويم دايشي زاني رقام كوت ماسي سر كل ميخوشة وكو عطري حتى وحوت زينب دين زينب هايلا زينب قلاتي درشي بابا نشيني ودكوتان ولاتي یا خۆ دەم خۆش بێ بەخێر بێنەوە دەستان خۆش بێ جا خۆشەویستان من یەکتان پێ بڵم هەموو جارێک ژێڵێمەوە بەس ئەم جارش با ڕاستێکتان پێ بڵم ئاغای محەممەد عەزیزادێ بە ئەسڵ ئازەریە و ئازەریەکانیش زۆر ڕۆڵیان هەبوو لە مۆسیقای کوردیە هەر بە نمونە زەرب و باڵابان کە هاتۆتە ئەم شاری سلێمانیە لەلایەن مام حەسەنی نێی و عەبدوڵای سەیزادە ئەوان کە هاتوون ئەوانش بە ئەسڵ ئازەرین یان ئەگەرەوان نەبوونایە ئەو مۆسیقایی کە ئێستا لە سلێمانی شانازی پێوەکەین زەرب و باڵابان کە پێڵین پۆستەویدارە هی ئەوان بۆ هاتوۆتە هێرە و ئاغای عەزیزادە بە کوردیەکی زۆر پاراوی جوان گۆرانیێڵێ و لێرەش جار هەبوو لە ستۆدیۆی خۆمانە تێکەڵشی گرۆ بە تورجی کوردی جا کە ئاغای عەزیزادە شتێکی زۆر سێری بۆ جەرمەوە گۆرانەکەی تۆ ئەتۆم ناوێ ئێستاوای لێ تۆ هەموو کەسێ لێرە لێتەوە ئەجا خانمێکی زۆر شۆخ و شەنگ هەیە طبعاً شێخ لە دین وەرەگەڕێنێ بەرنامە پێشکەشەکە ئەم ناوی نایەنم چکە نابێت لە بەرنامەی خۆ بەڵام چیەیە ئەو گۆرانی توێوتەوە بۆ هەموو جوانیەوە نەکبەتەکەدا بە هونەرمەندێکی خۆشمان بەرامەی ناشبوو ئەوش دەستی بۆ هونەرمەندەکە ئەتۆم ناوێ ئەتۆم ناوێ وەڵای من خەفەتم بۆ گۆرانی بێژەکەی خۆمان نەخوا ئاقەوە پێ بڵ ئەتۆم ناوێ ئەوە ئیتر خەفەتێکی گەورەیە ماشەڵڵا بۆ جوانیەوە ژێوی ئەتۆم ناوێ و ئەتۆم ناوێ وتم کاکەوە ئاغای عەزیزادە کاڵە ئەتۆم ناوێ بە سەراتەکە لای خۆیەتی جاوەڵای لێرە بەس بەخوا کاستێک زۆر ناخۆشە خانمێکی وا جوان پێ بڵ ئەتۆم ناوێ وایە جاو ئاغای عەزیزادە وڵای ئەمڕۆژ ئەمە پێڵین ڤێرژنی تازە یاخود ئەپدەیتی تازە یاخود ئاخر ئەتۆم ناوێمان لێرەش حەزەکەین بۆ بڵیتەوە بەڵام ئەر بە سەراتەکەشی جێڕۆ چکە جارە بۆ کوالیتەکە باشتر نەبووە ئێستا تەلەڤیزۆنین ئەو کاتە ڕەنگە وەکو ئێستا باش نەبووین کەیفیەتمان ئێستا زۆر باشترە ئەگەر خۆت بە سەراتەکەی لە کاتی گۆرانەکە یا ئێستا باسێکەکەیت و بڵێم خۆی ڕەنگە هەر فۆلکلۆر بە بەڵام بەدەمی تۆ خۆشە بەدەمی تۆ ناسراوە گەمەمان بڵێ ئەو گۆرانیە چۆنە و یەکسەر بیڵین مادەمە پێشکەشەکەین دوای قسەی لەسەر ئەو گۆرانیە ئەتۆم ناوێ سەربەندەکەی هین خۆمە بەڵام شارەکانی لە کتێبەکانی ئیسفادەم کردووە ئەم ئەتۆم ناوەیە هەڵبەتە هەر کەسێک بە جیاواز معنایە کاتەوە ئەو کەسانەی کە لە دەستی خانمەکەیان ڕازینین ئەخلاقیان یەک ناکەوێ ئەوە ئەگرێتەوە ئەو کەسانەی کە خانمەکەیان بڕێ گەنجە خۆی پیرە ئەوەش ئەگرێتەوە ئەو کەسانەی کە خۆب دەرەقەتی ژنەکەی نایە ئەوەش ئەگرێتەوە ئەو کەسانەی کە بەڕاستی لە ژیانی خۆی ئازیزە ئەڵێ تووشم ناوێ بەڵام ئێمە گە کەسێکمانەوێ ئیدی گۆریانەکە نیوی ئاوایە ئێمە ئەو هەموو کەسەکە ئەو گۆریانەی پێخۆشە ئەوە ئەڵێن لە ڕادیۆگەڕیان بە مدیریەتی کاگ مامۆستای کاگ سەزای ساز و ئەو ڕەفیقە بەڕێزانێ دەست ئەم شۆخە بێوادە هەزاران کەسی واکۆ من عمری جوانی دابا و بالا ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عمرمدا دڵی خۆ من ئاخەم هەیەدانێ
سرم جێژە لە جێژی پەرچەمی تۆ دڵم ژینە ژیاندا بێ بەمایە چێ و عیلاج نایە درێن بێمەڵ هەمێ تۆ ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عومرمدا دڵی خۆم ناخەمایە داوێ بەکچێکم ود حەزمێ لێتە وتی بەخوا خاڵم شێتە ئەمن شێرێنیم ئەتۆ کاسی باغەوانی خۆت ناناسی لیمۆی باغەکە بژێمێرە بەمامە پێپیرەی بسپێرە تازە قسمەت هاتە ئێرە بۆ شوێنێکی دیمانێرە ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عومرمدا دڵی خۆم ناخەمایە داوێ گۆزەی هەڵێگر بووە بەردێ داچینەی کردە نامەردێ وتی ڕۆڵە ماسیان کردێ وتی دایە بەو خۆدایە داوای ماسی کردەمدایە وتی ڕۆڵە مەمکالۆمە سرم سپیا پشتمێ کۆمە ئەو کارانە پیشەی خۆمە ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عومرمدا دڵی خۆم ناخەمایە داوێ لێمە پرسێ ئەم کارانە بۆهایە یەکێ مەستە لەگەری یاری بە شادی و یەکێ برسی بۆ نانێ مبتەلایە ئەتۆم ناوێ من تۆم ناوێ جەماعەت دێوەمە داوێ تازە لەو ئاخری عومرمدا دڵی خۆم ناخەمایە داوێ لەژێر سایەی برۆکە دێدا حکومڕانی دەکا چاوت لە سایەی دوختی شمێشددا حاکم حکمی دەکای جڵە ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عومرمدا دڵی خۆم ناخەمایە
یاخوا دەمە خۆش بێ دەستان خۆش بێ بەخوایمە ئەتۆمانەوێ کاک حەزم زادە وە خەڵکی ژێوێت هەمووی داوای گۆرانیە کە کاستێ باوەڕکە ڕۆژانە لە هەر جێگایگەم گرن ئەنجا پێشی ناخۆش نەبێ بەس بەخوا گەنجە بەزەڵەن مامە پیرەکە کۆرەکە کە مامە پیرە نییە ئەوە کا حەمومینی ژێ لێرە پێیجیش لێرە ناخوانیە ئەڵەن مامە پیرەکەی فیسبوک ئەڵم کاکە مامە پیرە نیە وەڵا گەنجە لە من گەنج سرە باوەڕەکەی بەستە من ئەوە نایڵم پیر بم ئەوان خۆی قوربانی تۆ ئازادە بەڕاستی مێژوویەکی جوانی هەیە لە هونەرەوە ئەم گۆرانیانەش خۆشەڵێتەوە بەزاری و وە کاکسیقش گۆران مێژێکی دەم خۆشە بەداخەوە ئەمڕۆ مایکمان نەبوو بۆ ئەو لەوەڕی بە پەلەپەلاتینە بەرنامەکە من وەختێک پێمزانی درەنگ پێمزانی کە ئاغای ئازادە چەند ڕۆژەکە لێرەیە وەجارێکتر خۆشەویستان پێتان نەڵێمەوە گەر حەزەکان گوێتان لە ڕاستەوخۆ وەکو ئێمە لە گۆرانی ئەتۆم ناوێم گۆرانی خۆشانە و ئەو کەمانە جوانەی مامەسا وەزەر بە جوانەکەی کاکاستێخی ڕێحانی و ئەو لە دانیشتەکانە خۆشی گۆرانیە و بەندی زۆر خۆشی ژەڵێ ئەتوان هەردوو ژمارە مۆبایلەکەم لە کۆمنت بۆ داناون ئەگەر ڕژێن جایەکە بۆتان نەخێنمە بەس لە کۆمنت هەیە و دوایش ئەتوان نووسیتە کاگڕێباز دەستی خۆش بێ لە کۆنتترۆل و پەیوەندی بکەن بە گەڕانەوەمە ڕاستەخۆ نزیکن لە ئێمەوە هەر کەسێک حەزی کردۆکو ئێمە ڕێز دەمان بگرێ بە مەرجێک و ئەتوانێت لەگەڵیان دانیشێت و ئەمان بەڕاستی بژێ ژیان لەسا هونەرەکەیە و هونەر بەداخەوە بۆ نەتەوەی کورد نەبووە بۆی کە بیژێنە دەجینا حەسەن زیرەک هەتا مرد خۆتان نەزانن هەر گەڕیدە بوو لەم شار بۆ ئەو شار و لەم لادێ بۆ ئەو لادێ بە دوای بژێوی ژیانە بە دوای هونەرەکەیەوە محەممەدی ماملێ هەمومان بینیمان نەکۆشک و تەلارێکی لێ بەجەماوە نە هیچ و ئەحمەد شەماڵ بە گۆرانیەوە هەموو جارەگەی و ئەوەندە ئەرزم دەست ناکێ بەقەت لە پەدەستی ینی لە پی دەستی ئەرزە نەبووە یان بەقەت کراس ینی بەقەدە کراسێشانە ئەوە زەوی نەبوو تایە بحەسێتەوە بەڵام کە کۆچی دوایی کرد یەک زەویان بۆ تەرخان کرۆ بۆ پەیکەرەکەی زەویەکە باەی تقریبان ئێسابی فرۆشی نازم باە ئەوەنە زۆرانی ئەگە بیانە بەخۆی گوناحی شەخصی بکەن چکە مردن بەدەست خۆیان ڕەنگە 10 ساڵی بژێ هیوادارم وامان لێبێنێتەوەی کوڕ ڕێزە هونەرەکەمان بگرین لەم هونەرمەندانە لە هەر شوێنە بینیتان ڕێزی تایبەتیان لێ بگرن چونکە بەڕاستی هونەر ناسنامەی نێتەوەکەمانە هەرم گۆرانیانە دواترە مێنێتەوە و مێژوەکەمان ئەگە پڕ بێ لەم گۆرانیانە منێسا بە ئاغای ڕەحمانمووی تەمەناکەم لەم ستۆدیۆی خۆمانە مامەسا عومەر عەبدیش ببینین مامەسا عومەر عەبدی یەک گۆرانی خۆی چەندی گۆرانی هەیە بەڵام یەک گرتەی ڤیدیۆی مامەسا بڵاوی کردبەوە مامەساوە گۆرانی ناکەمە خۆتان بۆتان ئەزام خۆی فۆلکلۆرە ماملێش خۆتان مەسخاکتان بۆ ئەجرا کردووە دانیشتوین دۆستانەویش ئەو گۆرانە بێت دەبێەوە ئەمەژی کە بۆمان لێدا لەسەر ئینستاگرام دامان بەزان پێزاز زۆری لێکرا بەڕاستی وە لە سلێمانی هەر سلێمانی تەواوەکەشیان بۆ زەبط وەڵای مامەسا سلێمانی زۆر ڕێز لە گۆرانی جوانەگەن ئێستا بۆ منە مامەسا عەزیمزادە کە هات بۆ ڕێیتە هەر ئەو بوو یەک گۆرانیمان سۆپە لە قاوەخانەیەک بەڵام خەڵک کە دەنگە جوانەکان ئەناسنەوە لێرە یعنی قەدری هونەری جوان ئەزانن چیە مەسەن کە هیچێک هونەرێکی جوان پێشکەشەکە زۆر چێتە ناو خەڵکەوە ئاغای ئەزمزادە جا ئەمڕۆ لە حەسەن زیرەک بێ بەشمان ناکەن ئەگەر گۆرانیتر پێشکەشەکەی زۆر ماندوو دەنە بەڕاست باشە حەسەن زیرەکێک و ئەگەر بگەین بە کۆتایی بەرنامە باشە مادەم وایە من بۆ ئێمە لە ئیشکار نەکەم من جارێکتر بە ناوی دەستگای میدیایی گەڕیان رادیو و تەلەڤیزیۆنی گەڕیان سپاستان ئەەکەم ئاغا سەدرژیان سپاس دەکەم ئاغا مامۆستا ڕەفان گیان زۆر سپاس دەکەم و خۆشەویستی مەیە بۆ هاوکارانم کاکبوران و کاکە ڕێباز و هەموو هاوکاران کاکە دیاری کە لە گەڕیان ئەمڕۆ لەگەڵ مابوون وە خۆشەویستی مەیە بۆ هەمووتان ئەگەر نەمتوانین وەڵامی کۆمنتەکان بەمەوە هیوادارم توانی بێتمانە میێوەڕێەوە شاد بکەین لەنا ئەو هەموو ناخۆشی کە هەیە ئەچینە لای دیێرە جوانەکەی ئاغای محەممەد عەزیزادە پێتانە لەم لە سلێمانی ئەیتر تەلەفۆن بۆ من نەکەنەوە لە سلێمانی و ئەگەر پێتان خۆش وەکو من بە دیداری شاد بن فەرمۆتوانن تەلەفۆن بکەم بۆ هەردوو ژمارەکە بەم گۆرانی مامەسا عەزیزادەیە ئەگەر چەند گۆرانی کە خۆی ئیتیال چێشەکە بە دوایەکە ئازادە من کۆتایی بە بەنامەی ئەم ڕێ هونەرستان هێنم کاتێک شاد بوویەوە هەر لە خۆشییا بن أريغ
جينم ظلم بوتونا ماوان هاي ويرون لا زيامينم اي خانمي خيانمي انتوي ارامي جانمي لصرشيني انتوي ورامي انتوي ارامي جانمي هرتوي روح رانمي جوان خو من لا جميلي ليلى عبدي خويا داني ظلم ساعاتي يا دازم كلمه نذيراني يا اي باوانم باوانم هرتوي روح راوانم لسرشيلم توي وراوي هرتوي ارامي جانم نقولين يا ودي ويا خانم مريم شولا يا خودا جوان قور شاربو والله شيتو ديواني اي وشاو بغماربو اي خانمي خيانمي توي ارامي كيانمي لسرشيلم توي ورامي قليدي وخيانمي توي ارامي جانمي امان 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 جانا غم دوامي زور لدل زور وابا سير صفاو الفتم قلت وابشري قدمي ما سار شفا ناونا مامم امتي توم يا محمد المصطفى بو بردبار يا سرماني اي شرخي بي اي روح موفاي اي او جارم ما مستززا دڵی لای ئەو گۆریانیە بوو ئای خانم تۆ خلافاتم وازمێنان نەموت لە دڵم بۆتە گرێ لە ئێران لە بیرم دایکرا ئەویش تۆ خلافاتم نازانم چون فاتمێکە فاتم تو عايز بينا غريب انضلك ما اشكينا يواش يواش تمهد بينا يواش يواش تمهد بينا شمال ورای استوا زلفی پریشان کردو سورا گل کم لمزه از بوا نازان بو
تو خود ساسکا بقصای خلچیم لگای الماکا لو شعر دا جنبو وشلکا قوي ما امكاني شيتي توم خدا دي عايزاني حولي دوادتا كاني اتقنم دوايا ازبينا تخلفاتم توايا ازبينا قريب بلك ما يشكينا يواش يواش تمهدينا يواش يواش تمهدينا خدمة يا كارم خدمة كاري شاري يارم اي خانم خانم خاين مالي لشد قمي الاخرية يا ودولي شد ماسك مني وانا انكولي بيسوم الشيرين يد دخوري لسر أوضلن ببايا قيرين آهي من قش كسر يا بقيري أو كارت وصلنا قيرين تخلفاتم توايا أزبينا غريب بلك ما أشكينا يواش يواش تمريدينا يواش يواش تمريدينا گەڕیان دەنگ و ڕەنگی هەمووانە ئاواز و گۆرانی ڕەسەنی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا کەناڵی میدیایی گەڕیان کەناڵێک بۆ ڕەوینەوەی خەمەکان ئاواز و گۆرانی ڕەسەنی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا کامڕەشی ئاگا بەڕەشی چاوی ئاوار ناشمیر